خالد بەخێر بێ بۆ ئەم دیدارەی دەنگی ئەمریکا. من دەمەوێت بزانم لە ئێستادا تەندروستیت چۆنە، چونکە تۆ شێکی بووی لەو کەسانەی کە بریندار بووی. بەخۆشیەوە ئێستا باشترم، هەر بە دوای ئەو ڕووداوە منی شێندێک برینی سووکم هەبوو، بەڵامی دی ئێستا باشترم. زۆر سپاس. دەمەوێت بزانم جەوی کۆبوونەوەکە چۆن بووە و کۆبوونەوەی کە ئێوە کردان و دواتر ئەو ڕووداوە ڕۆیدا، باسی جەوی کۆبوونەوەکەم بوو بکە، باسی چیتان دەکرد، دەگوترێت ژن و منداڵیش لەو ناوە بوونا. یەکەم تاوجێ پەیوەندی بە جەوی کۆبوونەوەکە هەیە. کۆبوونەوەی کۆمیتەی ناوەندی بوو کە 3-4 مانگدارێک دەگیرێ، وەلەو کۆبوونەوەدا ئێمە هەڵسەنگاندن و لێکدانەوەی وەزعی نێودەوڵەتی بەگشتی ڕۆژهەڵاتی نێوەڕاست ئێران، کوردستانی ئێرانمان دەکرد کە لەو پەیوەندیدا پلان و پرۆژە و بەرنامەی داهاتووی حیزب بۆ چەند مانگی داهاتوو دیاری بکەین. و ئێمە لە نیوەی باسەکانماندا بووین یا لە سەرەتای باسەکانماندا بوون تا ڕادەیەک چوو بووینە پێشێ کە بەهۆی موشکەکانی کۆماری ئیسلامی باسەکەی ئێمە تەواو بوو. دووهەم، ئەو شوێنێک کە کۆبوونەوەی لێ گیراوە قەڵای دموکراتە و موسساتی حیزبی بەلاوان بە ژنان بە کۆمەڵایەتی بەشی پەروەردە بەشەکانی جۆراوجۆری دیکە ڕێخستن هەمووی ئەوانە ارتباطات پەیوەندی لەوێ قەراریان گرتووە و عادەتەن لەو شوێنە شوێنێکشی هەیە بنێوی شوێنی منداڵ پارێز. ئەو قەڵایە وەک پارچێک دەچوو کە منداڵەکان دەهاتن لەوێ دەمانەوە لەو محیتە خۆشە دەهاوانەوە و تەبیەتەن لە نێو حیزبی ئێمەدا لەو بەشە مەدەنی و لە نێو ئەو ئۆرگانانەدا ژن و پیاو بەیەکەوە کار دەکەن. جا ئەگەر وایە ئەو شوێن لەو شوێنەدا زۆر ئاساییە ژن و پیاو و منداڵ و هەموو لایەک لە چوارچێوەی ئەو قەڵایەدا بێت. ڕۆژی هەینی خۆپەشاندارانی تۆڕە لە بەسرا ئاگریان لە قۆنسوڵخانەی ئێران بەردا، کەچی ڕۆژی دواتر بارەکەی حەدەک و حەدکە لە کۆیە کرانە ئامانج. ئێوە ئەمە چۆن لێک دەدەنەوە؟ ئەوانە دەکرێت پارامێتر بن لەگەڵ یەکتر، هەمووی دەگەڕێتەوە سەروەزی ئالۆزی عێراق. عێراق بە ئاقارێکدا تێدەپەڕێکە لە بەغدا شەڕی دەسەڵات هەیە بە تایبەت بینی تاران و واشنگتۆن، و لەو پەیوەندیەدا بۆی کە هەر لا تێبکۆشێ لەو شەڕی دەسەڵاتدا بۆ خۆی دەستی باڵا بێ، تەبیعەتەن بە شێوازی جۆراوجۆر دەسەڵات بە یەکتر نیشان دەدەن. ئەوەی لە بەسرەکرا نیگەرانی خەڵکی بەسرا وەزاڵە هاتووی خەڵکی بەسرا لەسەر مشکلاتی نێوخۆیان بوو و پێیان وایە و دەقیقەن واشە کە ئێران ئەسبابی ئەو مشکلات هەیە لە تەواوی عێراق بە تایبەتی لە خوارەوە کە سەرۆت و سامانێکی زۆری هەیە، بەڵام خەڵکی بەسرە تووشی و ڕۆژە بوونە. بۆیە لە تووڕەیان ناوەندەکانی کۆماری ئیسلامیان ئاگر تێبەردا. ئەوەی بەڵام لە کۆیە ڕوویدا ئەو هێرشەی کە بە موشەکرا سەر حیزبی دموکراتی کوردستان تەبیعەتەکەی لەگەڵ ئەو جیایە. ئەوە لە ڕوانگەی ئێمەوە بۆعدێکی گەورەتری هەیە، بۆعدێکی وەسیعتری هەیە، کۆمەڵێک مەسج و پەیامی تێدا هەیە بۆ ناوچەکە و بۆ لایەنەکان. لەو هێرشەی کە کراوە سەر ئێوە دەکرێت بزانین بە پێی زانیاریەکانی جەنابەت چ جۆرە چەکێک تێدا بەکار هاتووە؟ هەر بە پێی ئیتلاعیەی سپای پاسدارانی ئێران موشک یا ساروخی قورس بەکارهێنراوە و لە نێوە خۆی ئێران ڕایانگەیاندووە حواڵە کراوە بۆ سەر بارەگاکانی حیزبی دموکرات. دیارە ماوەیە کە خەریک بوونە بە تەکنۆلۆژی خۆیان و ئیمکاناتی هەوایی و ئەکسبەرداری و ئەوانە ئەکسبەرداری لێرە بکەن و تا تەسویر هەڵبگرن. ئەوە لە کاتێکدا ئێرە خاچی عێراقە، بەڵام ئێران دەستی ئاوەڵە بۆ بێتە سەر قەڵای ئێمە لەسەر قەڵای ئێمە بە هەموو ئیمکاناتی پەهباد و درۆن و ئەو جۆرە هەواپەیمانەی کە بەکاریدێن فیلم بەداری بکە و بە دوای ئەودا تێبکۆشێ و موشەکانە بۆ سەر ئێمە بەڕێ بکە. ترسی ئێران لە ئێستادا لە ئۆپۆزیسیۆنی کوردی چییە؟ ئۆپۆزیسیۆنی کوردی ئەگەر وەک خۆی چاوی لێ بکەی حیزبە سیاسیەکان ڕەنگە تۆ چەند حیزبی بڕێک بەربڵاو لێکتر و ئەوەی کە تا ئێستا بە ئاکام نەگەیشتوونە ناوەندێک بەرەیەک دروست بکەن. بەڵام مەسەلەی کورد لە ئێران مەسەلەی ئەو 6 حیزبە نییە. ڕاستە و حیزبانە هەموو فعالیت و خەبات و ڕابردویان هەبوو بە تایبەت حیزبی دموکراتی کوردستان، بەڵام لە ئێران مەسەلەی 10 میلیۆن کوردە. کۆماری ئیسلامی دەمێکە لە کوردستانی ئێران بە خۆپێشاندانی خەڵک، بە جموجۆڵ و خەبات و خۆسازماندانی خەڵک، بە فعالیەتی مەدەنی کێشەیەکی زۆری بۆ دروست بووە. ئەگە ئاماژە بە چەند دانەیان کەم لە پەیوەندی لەگەڵ قەزەی ڕێفراندۆم لە کوردستانی ئێران دەکرێت، بڵام ئەوان نیوە ڕێفراندۆمێکیان کرد بەو ڕێفراندۆمێک کە لە کوردستانی عێراق نەتیجەکەی بە شکەست گەیشت. لە پەیوەندی لەگەڵ بوومەلەرزەکەی کرماشان خۆڕێخستنی خەڵک
ئەویش سازماندەهەیەک بوو کە لە نێو خۆیاندا کردیان لە حاڵێکدا کۆماری ئیسلامی درەنگ وە خۆکەوت یارمەتی ئەوێ بکە خەڵک بۆ خۆیان ئەویان کرد لە پەیوەندی لەگەڵ زۆر ڕووداوی دەکە کە پەیوەندی بە کوردستانی ئێرانەوە هەبوو خەڵکی نێوخۆی وڵات بە ئینسافەوە باش هاتوونەتە مەیدان جا بووە دەبێ بڵم لێرەدا دەبێ بڵم کە ئەوەی جوڵانەوەی کوردی ئێران نابێت تەنیا بە چەند حزبی پێناسە بکەین جوڵانەوەی یەک میلەتە و جمهوری ئیسلامی لەگەڵ ئەو میلەتە ڕوبەڕوویە ئەوەی کە هێرش دەکاتە سەر بارەگاکانی حزبی دموکراتی کوردستان و دەی هەوێت لە پێلۆنۆمەکەی بدا و ڕەهبەرانی حزب لە بین بەرێ دلیل بەر ئەوەیە ڕەهبەرانی ئەو حزب و حزبی ئێمە لە نێو ئەو خەڵکە لە نێو خۆی وڵات احتیبار و نفوزەشی زۆری هەیە و توانیوێتی لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بە احتیباری ئەو خەڵکە هەم خۆی ڕابگرێ هەم لە حەدی خۆیدا خەڵکیش مدیریەت بکات ئێوە لە پاش ئەم هێرشەی کە کراوەتە سەرەوە ترسیەوەتان نییە هێرشی تری بە دوایدا بێتن لە ماوەی نزیک بە 40 ساڵ خەبات و تێکۆشان دژی کۆماری ئیسلامی کە ئەو شەڕی لە دژی ئێمە دەست پێ کرد ئێمە لە دژی ئەو دەستمان پێ نەکرد بەدەیان ڕووداوی ئاوا ڕووی داوە بەدەیان ڕووداوی ئاوا کەم و زۆر و تەنیا هەر لە نێوە خۆی وڵات ڕووی نەداوە لێرەش ڕووی داوە یەکیان زۆرتر یەکیان کەمتر لە ئوروپاش ڕووی داوە بە تروەرکردی ڕێبەرانی حزبی دموکراتی کوردستان بویە لە داهاتووشدا ئێمە پێشبینی ئەو ڕووداوانە دەکەین بەڵام حەقیقەت ئەوەیە ئێمە پێشبینی وەمان نەدەکرد بە موشک لە خاچی ئێرانڕا بە ئاشکرا حکوومەتی جمهوری ئیسلامی قوانینی نێودەوڵەتی ژێرپێ بنێ هێرش بکاتە وڵاتێکی دیکە و هەدەفێکی سیویل لە وڵاتێکی دیکە و بەرموشک بدا ئەومان پێشبینی نەدەکرد چون ئەوە بۆ خۆی پەیغامی زۆر تێدا هەیە هەم بۆ ئێمە هەم بۆ خەڵکی دیکە هەم بۆ لایەنەکان لەو ناوچەیرە ئێوە لە دەوروبەری شاری کۆیە بنکە و بارەگەکانتان لە شوێنێکی ئاشکران ینی جمهوری ئیسلامی ڕەنگە زۆر بە ئاسانی بزانێت بنکە بارەگەکانتان چۆنە لە شوێنێکە لەبەرەوەی لە شوێنێکی ئاشکرا دانراون ئەمە بۆچی ئێوە لە کاتێکدا جمهوری ئیسلامی بە نایاری خۆتان دەزانن پێش ئەوەی کە ئێمە بجۆزرێنەوە بۆ کۆیە و دەوروبەر بنکە و بارەگاکانی حزبی دموکراتی کوردستان لە چێوەکانی قەندیل و لە تەواوی منتەقە سنووریەکانی بینی کوردستانی ئێران و کوردستانی عێراق بوو بەڵام ئەو وەختی هەلومەرجە کاتە پێشێ بەپێی ئەو وەزعیەتە تەشخیصی ئەو وەخت بنکە و بارەکانەکانی ئێمە هاتن لە کۆیە و لەو شوێنانە دامەزران جا بۆیە هاتنە خواری ئێمە و دامەزرانمان لەوێ بە پێی علاقی خۆمان و ئیرادەی خۆمان نەبوون مەجبور بە قبولی ئەوە بووین جاستاش کە لەو شوێنەی ئێمە هەوڵمانداوە لە یەکەم هەنگاودا علاقات و پەیوەندیمان لەگەڵ خەڵکی کۆیە و دەوروبەر خۆش بێت کە بە خۆشەوە خۆشە لە هەنگاوی دووەمدا ئێمە نەبین بە ئەسبابی مشکلات بۆ خەڵکی دەوروبەری خۆشمان و تا ئێستاش تەشخیصمان ئەوەیە لێکدانەوەمان ئەوەی کە خەڵک لە ئێمە ڕازین لەو پەیوەندی لە ئێستادا ئێران لە ژێر گوشاری ئابووری ئەمریکادایە و نرخی دراوی ئێرانی زۆر دابەزیەوە و هاوڵاتیانی ئەو وڵاتە لە بارێکی خراپی ئابووریدان ئێوە پێشبینی چی دەکەن چۆن ئەم حکوومەتە دەبینن ئابووری لە ئیدارەی هەر وڵاتێک و چارەسەری کێشەکان دەوری سەرەکی هەیە ئەو قەیرانی ئابووریەکی ئێستا ئێران تێدا هەیە گەیشتۆتە ئەوجی خۆی هاتنە خواری ئەرزشی تمان لە مقابل دۆڵاردا و ئەو بحرانی کە لە نێو خۆی وڵات ساز بوو بۆتە خۆی ئەوە ناڕەزایەتی لە کۆماری ئیسلامی کێشەی کۆمەڵایەتی کێشەی بێکاری دەیان کێشەی لەو بابەتەوە پەرە بستێنێ لە نەتیجەدا خەڵک احتیمادیان بە کۆماری ئیسلامی نەمێنێ و لە ئیدامەی ئەوەدا ڕۆژ بە ڕۆژ لە حەدی توانای خۆیان ناڕەزایەتی خۆیان دەربڕن بۆیە ئێمە پێمان وایە چارەسەرکردنی ئەو قەیرانە بۆ کۆماری ئیسلامی ئاسان نییە و گوشارەکانی نێودەوڵەتی بەتایبەت ئەمریکا لە پەیوەندی لەگەڵ محاسرەی اقتصادی و فشارهێنان بۆ تمەنی ئێرانی تەئسیری خۆی داناوە تەنیا پەیوەندی بە زەمانەوە هەیە کە کۆماری ئیسلامی چۆن تەعامل لەگەڵ ئەو وەزعەتەکە و چەندە دەتوانێت ئیدامەی بدا ئێمە پێمان وایەوە گەورەترین چالیشە کە جمهوری ئیسلامی لە ماوەی 40 ساڵی ئەخیردا لەگەڵی ڕوبەڕوو بووەتەوە نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە تاران دەڵێتن ماگونیوێک لەمەوە پێش شاندێکی پارتی و یەکێتی حیزبە کوردیەکانی ئێرانیان لەوە ئاگادار کردوتەوە لە هێرشێکی کوشندەی لەم شێوەیە بەڵام ئەوان گویان بۆ نەگرتووە تا ئەوجەی پەیوەندی بە هێرشی موشەکی کۆماری ئیسلامی بۆ سەر بارەگاکانی حزبی دموکراتی کوردستان کە لە ڕۆژی 8 مانگ شەممەی ڕابردوو ڕوویدا تا ئێستا هیچ لایەنێک بە ئێمەی نەکتووە کۆماری ئیسلامی بە موشەک هێرشان دەکاتە سەری بەڵام بێگومان لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا زۆر لایەن هاتوونەتە لای ئێمە و زۆر کەسایەتی و خەڵک لە نێوە خۆی وڵات و لە دەوروبەر ئێمەیان ئاگادار کردوێتەوە کە ئاگاتان لە خۆتان بێ
کۆماری ئیسلامی پلیانی هەیە لە دژی ئێوە تێدەکۆشیە بە شێوازی جۆرا و جۆر هێشتان بکاتە سەری و لێتاندا و بەو جۆرێک کە لە ڕابردووشدا کردووە بەڵام زۆر بەڕاشکایی بڵم هێرشی موشەچی بۆ سەر بنکە و بارەگاکانی خۆمان نەکەس پێ کتوینە نەبۆ خۆمان پێشبینیمان دەکرد چونکە پێمان وایە ئەوە دەکەوێتە نێو معادلەیەکی زۆر کەلانی ئەمنیەتی نێو دەوڵەتی کە وڵاتێک بە ئاشکرا بە موشە هێرش بکاتە سەر وڵاتێکی دیکە. ئێران چۆن زانی کە ئێوە کۆبوونەوەتان هەیە و لەوێن و مشکبارانی کردوون ینی هەر لەسەر ئەم کۆبوونەوەی ئێوە نوێنەری حکوومەتی هەرێم ئەوەش دەڵێ ڕەنگە هەر لەنێو خۆیاندا هەواڵی ئەوە بە جمهوری ئیسلامی درابێتن چونکە وەک خۆی دەڵێ لە ماڵخانی ڕابردووشدا ئەمە ڕۆی داوە دواتر ئاشکرا بووە کە هەر لەنێو خۆیاندا کەسێک هەواڵی پێداوە هیچ سەیر نییە لەو شەرایەتەی کە ئێمە تێیداین لەو هەلومەرزەی کە ناوچەکە تێیدا هەیە بەو حزورەی کە کەم و زۆر جمهوری ئیسلامی لە عێراقیەتی بە جۆرێک معلوماتی وەی وەدەست هێنابێت کە ئێمە لە ڕۆژێکی ئاوادا کۆبوونەوەی کۆمیتە ناوەندی دەگرین هیچ سەیر نییە وەوە دەتوانێت یەکێک لە کەمیاسەکانی ئێمە بێ کە ئەگەر جمهوری ئیسلامی معلوماتێکی وەگیر کەوتووە لەو ڕۆژەدا ئێمە کۆبوونەوە دەکەین و دەقیقەی ژە و ڕۆژەی هەڵبژاردە بۆ هێشتە موشەکانە هیچ سەیر نییە ئەوەی زانی بێتن. زۆر جار حکوومەتی هەرێمی کوردستان ئەمەی ڕاگەیاندووە کە ناکرێ حیزبە کوردیەکانی ئێران ئەوانەی کە لەنێو خاکی هەرێمی کوردستاندان بنکە و بەراگیان هەیە لە نێو ئێراندا چاڵاکیان هەبێتن ئێوە بنکە و بەراگاتان لێرەیە و چاڵکی لە ئێران دەیکەن یاخود چۆنە ئەگەر باسی ئەو چاڵکیانە بکەی و وەڵامی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن دەدەیتەوە ئەو پرسیارە دەتوانین دابەشێکین بە چەند بەشی یەکەم قورسایی چالاکی و حزوری حزبی دموکراتی کوردستان لە نێو خۆی وڵاتە ئەو بەشە لە حزبی دموکرات کە لە هەرێمی کوردستان و لە نێو بنکە و بارەگاکانی حزبی دموکراتدان بەشە کەمەکەیەتی بەشە زۆرەکە لە نێو خۆی وڵات و ئەندامانی حزبی دموکراتی کوردستان و لایەنگران و هەمووی ئەوانە کە چالاکی دەکەن ئەوە بەشی دووەمی پرسیارەکە پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستان و ئێمە هەیە ئێمە لە چەند ساڵی ڕابردوودا بە شێوازی جۆرا زۆر لە هەموو بارەکاندا احترامان بۆ سەروەری حکوومەتی هەرێمی کوردستان داناوە ڕعایەتمان کردووە لە هەموو کێشەیەکی خۆمان لەگەڵ کۆماری ئیسلامیدا هەوڵمان داوە کە بەرژەوەندی حکوومەتی هەرێمی کوردستانمان لەبەرچاو بێ زۆر بەڕاشکاویش دەڵام لێرەدا زۆر ئاساییە حکوومەتی هەرێمی کوردستان علاقاتی لەگەڵ تاران هەبێ زۆر ئاساییە بیر لە بەرژەوەندی خۆی بکاتەوە زۆر ئاساییە تاحوداتی هەبێ بەرامبەر بە ئێران و بە قەزی سنوورەکان بۆیە ئێمە لە بنکە و بارەگاکانی خۆمان لێرەڕا خەڵکمان تەدریب نەداوە ئاموزش نەداوە مسلحمان نەکردووە بیان نێرینەوە لە نێوە خۆی وڵات عملیاتی نظامی بکەن لە دژی کۆماری ئیسلامی ئەگەر شتێکی واش کرابێت لە نێوە خۆی وڵات بوونە بەشی زۆری ئەو خەڵکە هەروەشی ئەرزم کردی لە وەڵامی پرسیاری یەکەمتدا حزبی دموکراتی کوردستان خەڵکێکی زۆری لە نێوە خۆی وڵات هەیە لە نێوە خۆی وڵات دەتوانێت ئەگەر بیهەوێ ئیقدامی نظامیش بکە ئیقدامی مسلحانەش بکە خەڵکی سازمان بدا بۆیە ئێمە لە ئەسلی خۆیدا هەرگز ئارەزوو ناکەین کە حکوومەتی هەرێمی کوردستان ببێ بەشێک لە کێشەکانی ئێمە و حکوومەتی تاران و هەرگز لەو پەیوەندێدا حکوومەتی هەرێمی کوردستان زەرەر ببینێ یعنی ئەوە بەلای ئێمەوە گرینگە لە داهاتوودا ئێوە دەتەنەوێت چۆن ڕۆبەڕۆی جمهوری ئیسلامی ئێران ببنەوە ئێمە لە حزبی دموکراتی کوردستان خەبات و تێکۆشانێکی فرە ڕەهەندمان هەیە چەند بۆحدیمان هەیە ڕەهەندی سەرەکی ئەو خەباتە نێوە خۆی وڵاتە جمهوری ئیسلامی سعی دەکاو تێدەکۆشێ کە جوڵانەوەی کوردی ئێران بە حیزبێک یا بە دوو حیزب بناسیێنێ بڵە ئەوە حیزبەکانن کێشیان لەگەڵ ئێمە هەیە و بە هەر دەلیلێک بێ لە ڕابردوو تا ئێستا دەیەوێت کۆمەڵانی خەڵک لەوە جودا کاتەوە بەڵام هەروەکی ئاماژەم پێدا خەڵک لە چەند ساڵی ڕابردوودا نیشانیان داوە لە ئێمە حیزبەکان جودانینە بەو شێوە ئەو پیلانەی کۆماری ئیسلامیان بەرپرس داوەتەوە و نەیتوانیەوە سەرکەوتوو بێ ئەوە ڕەهەندێکیان نێوە خۆی وڵات ڕەهەندێکیان بوعدی نێودەوڵەتی هەیە ئێمە لە ئاستی جۆرا و جۆردا لە وڵاتەکان تێدەکۆشین بە پەیوەندیگرتن لەگەڵ دنیای دەرەوە بەکاری دیپلۆماسی و ئەوانە بڵێن کە ئەگە بیر لە داهاتووی ئێران دەکەنەوە ناتوانن کورد نادیدە بگرن ئەو ئێرانە جا چۆنی بیر لێ دەکەنەوە بۆعدێکی دیکە مێدیاییە لە سەردەمێکدا ئێمە دەژین کە سۆشیال مێدیا زۆر بە قووەتە ئێمە کار دەکەین و لەوێشدا ڕەوشەنگەری دەدەین و تێدەکۆشین خەڵک لە کوردستانی ئێران بێتەفاوت نەبن لە بەرامبەر بە کۆماری ئیسلامی و بۆعدێکی دیکەی قەزیەکە بە حکمیەوەی کە ئێمە لە چوارچێوەی ئێراندا بە دوای چارەسەری چێشی خۆمان دەگەڕین بێتەوەجۆ نابین بە ئۆپۆزیسیۆنی ئێرانی وەوەی کە لەگەڵوان بتوانین بە هەماهەنگی لەگەڵ یەکتر بە تەوافقێک بگەین بتوانین ئەدرسێکی بە قووەت ئەڵتەرناتیو بەدیلێک لە دژی کۆماری ئیسلامی دروست بکەین پەیوەندیەکانی ئێوە کە ئۆپۆزیسیۆنی کوردین لە ئێراندا لەگەڵ حکوومەتی ئەمریکا چۆنە ئێمە لە ڕاستیدا
دەیان ساڵە لەگەڵ موسساتی ئەمریکایی لەگەڵ حکوومەتی ئەمریکایی بە شێوازی جۆرا و جۆر دەیان بینین و هەوڵ دەدەین کە دەنجی خۆمان بە کۆنگرێسی ئەمریکا بە سەنای ئەمریکا بە موسساتی جۆرا و جۆری لۆبی کە لە ئەمریکا هەیە بگەێنین تەنانەت بە مەقاماتی وەزارەتی خارجە بڵین وەزی ئێمە لە ئێران لە کوردستانی ئێران بەو جۆرەیە بۆیە تا ئێستا ئێمە لە هەمان کاتدا کە ئیلزامات و تەحوداتێکمان لەگەڵ یەکتر نییە ئێمە و ئەمریکا تا ئەو لەحزێش بەڵام علاقات و پەیوەندیمان خراپ نییە. خالد عزیزی سکرتێری گشتی پێشووی حیزبی دیموکراتی کوردستان و ئەندانی سەرکردایەتی ئێستا یا حیزبە زۆر سپاس بۆم دیدار. زۆر سپاس بۆ زەنامشت.